سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی دیلمان خەسرەوم لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکاوە هاتمەوە لاتان. ئەم جاریان هاتوومەت لای دەستێکی ماندوو، کەسایەتێکی ماندوو، کەسایەتێکی دڵسۆز و لێرە و لەوێش لە ڕێی ئەدەب و هونەر و نووسین و شانۆوە هەوڵی هاوە خزمەت بە کورد و کوردستان بکات، هەم لە ڕابردوودا هەم لە دوێنێ هەلو مەرجە سیاسی و پێویستیەکانی کورد و کوردستاندا و هەنووکە لە ئێستشدا وەکو قەڵەمێکی شۆڕش و بەرخودان و دڵسۆزی کورد و کوردستان هەمیشە لە مەیدانەکانی لە مەیدانە جەماوەریەکاندا بووە. ئەویش کەسایەتێکی بەڕێزەکە نامەوێ ناوی بێنم و بە شارەکەی دەست پێ دەکەین. مناڵەکانی کۆبانێ پێشکەشە بە ئەو پێنج مناڵی کە لە سەرمان ڕەبوونەوە بە هەموو مناڵانی نەتەوەکەم. مناڵەکان حەز لە پەشمەک و شەکرۆکە و بووکە شوشە و تۆپ و شاری یاری دەکەن. مناڵەکان حەز لە کۆلارە و فڕۆکە و لە هەڵماپۆ و پەتپەتێن و جلی جوان و لە جەژنانە و دیاری دەکەن. مناڵەکان بیری ماچی گەرمی بابە و بیری کۆشی سۆزی دایە و جەمی خوانی ئێوارانی هەمووان دەکەن. حەز لە یاری چێشتە قوڵێ و مارمارۆکەی گەرم و نەرم و ماڵی داپیرە و باپیرە و میوان دەکەن. خامەم خوێنی لێ دەچۆڕێ ئێستا کۆبانی قەیرانە، بابەوە لە بەرەی جەنگ و دایە ئاوارەی سنووری وڵاتانە. مژدەتان لێبێ مناڵان، کاتێ ئازاد بوو کوردستان. شارێکتان بۆ ڕادەبەستم پڕ لە سەرگەرمی مناڵی و پیرۆز وەکو خەونەکانتان، پیرۆز وەکو خەونەکانتان. Hey, Bessiagin Talaka, hey, Achiagin Talaka, Menalaka, Menalaka. دەستەکانە خۆش بێ. محەممەد باقش نووسەر و شاعر و ئەدیب و کەسایەتی شاری سلێمانی و کورد و کوردستان لە بەرنامەی ئێستاتیکاوە لەگەڵمە. بەڕێز محەممەد باقش، سپاس بۆ کردنەوەی ئەو دەرگایە و کردنەوەی ئەو گفتوگۆیە کە لەم بەرنامەدا دەست پێ دەکەین و لە بەڕێزتانەوە شتی جوان دەبینین و دەست پێکتان بە شعرێکی ڕۆژاوە دەستان پێ کرد. دەستان خۆش بێ و بەخێر بێن. زۆر سپاس، ئەم کاتتان باش و ئەم کاتەی بینەرەکانتان باش و درود بۆ گیانی پاکی شەیدانی کورد و کوردستان و قارەمانێتی و بەرخۆدان بۆ تێکۆشانی ڕۆژاوا. مامۆستا لە منداڵەکانی کۆبانیەوە دەستت پێ کرد. بەڵێ. بۆ پێم وایە مناڵێتی سەرەتایە و پێم وایە مناڵێتی دوا ڕۆژە و پێم وایە مناڵێتی ئایندەیە و پێم وایە ئەو مناڵانەش گەورا بن و ئێمە هەر خەریکی خەباتین. جا خەباتی ناو سەنگەری تێکۆشانی چەک بێ یاخۆت خەباتی سەنگەری ڕۆشنبیری و قەڵەم و خامە و ئەدەب بێت. جوانە. جەنابتان لە ڕابردوو تا سەلماندووتانە هەم وەکو لە دەستپێکدا گوتم بە شانۆ بێت، بە نووسین بێ، بە ئەدەب بێ، بە هەرچۆن بێ پەیامە نیشتیمانیەکانتان بێت، توانیوتانە خزمەت بە کورد و کوردستان بکەن. ئەمە یەکێکە لە شانازیە باشەکان کە بەڕێستان توانیوتە جێگە و پێگەی خۆت بکەیتەوە. جا پێش بەرنامەکەش ئێمە باسمان لەوە کرد کە ئەو کەسایەتێ جوانانە ئەو کەسایەتیانن کە لە دوای خۆیانەوە ڕەحمەت بەجێ دەهێڵن، ڕەحمەتێکی نیشتیمانی بە تایبەتی. مامۆستا باسێکی مناڵی خۆتم بۆ بکە. بەڵێ، زۆر کەس تا ئێستا لە ناویسیانی منە پرسێەوە، هەندێک جاریش ئەبێ بە پرسیار لە بەرنامەکانە و خەڵاتی لەسەردان دێ. محەممەد بەکر وەسمان ساڵی 1970 لە بنەماڵەیەکی شۆڕژگێر کە لە باپیرمەوە لە شەڕی دەربەندی بازیان بریندارە بێ و لە باوکمەوە کە قارەمانی دوو شۆڕشە و زیندانەکانی بەعسی بەزاند و نەبەزی دەست پێەکەین و قۆناغی مناڵی سەرەتاییم لە گوندی حاجیتان خوێندووە و
ناوەندی و ئامادەی کوشت و کاڵم لە شاری سلێمانی تەواو کردووە و من سەرەتا تەنها چیرۆک تەنها شعر تەنها ڕۆمانم خۆشەویست هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان بە خیاڵمان ناهات کە قەڵەمێک بگرمە دەست و ئەوەی کە لە بیر و خیاڵما هەیە بینوسم. شەوێک وەکو هەر کەسێکی تر لە کۆتایی ساڵی 1986 ئەخەومەوە بەیانی هەڵەستم شتێک لە مێشکما جینگڵەدا پێم وایە یەکەم شیعرم کە نووسیمە لە دوایین شیعرم جوانترە بۆیە کاتێک پیشانی مامۆستاکانی هونەر مامۆستاکانی ئەدەب مامۆستاکانی ڕۆشنبیریمدا پیاوتم تۆ لە بەرەوەی بە باگراوندێکی باش لە ڕۆشنبیری و لە خوێنەوە دەست پێ کردووە بنووسە ئەمە شیعرە دروستبوونی بناغا بەڵێ هەر بناغت دروست کردبوو و کاتە بەڵێ بەڵام جیاوازیەکە بەڕاستی لێ من ئەوەیە کە من وەکو میراد لە باوانمە بۆم نەماوەتەوە وەکو کوڕی فڵان کەسی نووسەر کوڕی فڵان کەسی هونەرمەند کوڕی فڵان کەسی ئەوە لە بنەماڵەیەکی شۆڕژدی ڕووقارەمان هاتوین ڕاستە ئەدەب پەروەەر بووین هونەر پەروەەر بووین بۆ نمونە حەسەن زیرێک خوا لێ خۆش بوو وە قومری سەر باڵمشینەی لە دیوەخانی باپیر ما بۆ یەکەم جار وتووە هەمیشە ماڵی باپیرم و ماڵی باوانم ڕێزیان لە هونەرمەند لە ئەدیب لە شاعیر گرتووە زۆر جاریش باوکم پێیوا بوو ئەیوت کوڕم شاعیرەکان نووسەرەکان هەمووی بە نەهامەتی سەریان نایەوە بژی بۆ خۆت بەڵام ئەدەب و هونەر من نیم کە ئەوانە نووسم ئەوە شیعرە منە نووسێتەوە باوەڕتان بێت چەند جارێک ویست بێتم خۆناغی ژیانم بۆ جۆرێکتر بگۆڕم نەمتوانیوە لە بەرەوەی حەز کردو بۆ چی بیگۆڕیت حەزمەکە تەنها لە بواری ڕۆشنبیریا کارەکەم حەزمە کردووەکو مامۆسایەک وانە بە مناڵانی کورد بڵێمەوە و هەوڵیشم بۆ داوە بەڵام دوجار شیعر وازی لێنێنام بەڕێز ئەزانی ئێمە لە ساڵی 1991ەوە لەبەر پێویستی سەردەمەکە بووین بە ڕۆژنامەنووس و هەتا ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهان ڕۆشتین بەڵام دوجار من هەر شاعیر بووم. بەس مامۆستا ئەم دەستکەوت و ئەم ڕابردووە باشەی کە هەتان بوو چەندین خەڵاتی لێکەوتەوە خەڵاتی ڕێزلێنان خەڵاتی هەم نێوخۆی هەرێمی کوردستان و هەم جیهانیش بەدوای خۆی داهێنا ئەمە یەکێکە لە دەستکەوتە باشەکان کە بەڕێستان بەدەستان هێناوە. مامۆستا شتت تێپەڕاند بڵێ منداڵیت بۆ تێپەڕاندم بۆ مناڵی من ڕامزەری منداڵیت نەبوو بڵێ مناڵی من زۆر پڕ لە نەهامەتی بوو بەڕاستی مناڵی من پڕ بوو لە سیاست پڕ بوو لەوەی کە باوکێک هەیە بە میوانی ئەیبینی و خاڵەکەی پێشمەرگەیە مامێکی پێشمەرگەیە و دایکێکەیە کە بەردەوام بە ڕێگای ئەم پێشمەرگانەوەیەوە بەردەوام پێداویستەکانی شاریان بۆ جێبەجێەکە و لەگەڵ ڕووخاندنی گوندەکانە ژیانێکی زۆر زەخت و ناهەموار لە ژیانێکی زۆر باشەوە بۆ ژیانێکی زۆر سەخت بۆیە بەڕاستی مناڵی زۆر ئازارمەدا مناڵی زۆر قورسە لەسرم لەوانی هۆکەی ئەوە نەبوو بێکە تێمپەڕان و هۆکەی ئەوە بوو بێکە هەمیشە من لە کورتی ئەی بڕمەوە لەوانی هۆکە ئەوە بێ باشە بەس هەرچۆن هەیە دەبێتە ئەرشیفێک و ڕابردوویەکی تۆ بەدڵنیایی ئێمە زۆر جار لە چالاکی قوتابخانەکان کە مامۆستایانی شانۆ هەڵیانە بژاردین دوجار لە قوتابخانەکەمانە کە بەشداری شانۆکانمانە کردووە دوای ئەوەش لە 91 بە دواوە هەم دیسان کۆمەڵی شانۆ و درامایەکیشمان کرد بەڵام دوای ئەوە بەڕاستی جگەلەوەی کە کاری ڕۆژنامەنووسین بەردەوامە کردووە سەر نووسری دوو گۆڤاری ئەهلی بووم کریڤ و ئەلەند و لە ڕۆژنامەکان زۆربەی زۆری ڕۆژنامە ئەهلیەکان ئەم نووسی و لە ڕۆژنامە ڕۆژانەکانی خۆمان لە هەندێکیانە گۆشەم هەبوو بەڵام دڵی زۆرم بەڕاستی بە شعر خۆش بوو ئەگەرچی شعر زانست نییە بەڵام زانست قومبەلەی زەڕەی بەرەمهێنا و زانست چەکە کۆمەڵکوژەکانی بەرەمهێنا بەڵام هەندێک جار شعر لە سنگەرەکانە فەنگێکی پێ بوو و بەرگری کردووەوە لە هەندێک جار پێشمەرگەکانی ناو سنگەری خۆڕاگرتر کردووە و قایمتر کردووەوە بە هەڵمەتر کردووە بۆ هێرش بردن و بۆ بەرگریکردن وەکو چۆن ئەمەی کە ئێستا ئەیبینین ئەم هەڵمەتی شعر و ئەدەب و ڕۆشنبیری پشتیوانیە زۆر جار بۆمان دێتەوە و زۆر جار ئەگاتەوە بە بەڕێستان واگەرێتەوە بە خەڵکانی ترکە زۆر کاریگەری هەیە و زۆر ڕۆڵی هەبووە و ئەم یەکبوون و ئەم تەباییە گەورەیە
هەستەکەم کاریگەری زۆری هەبووە ئەگەرچی ئێمە لەوانەیە هەندێک پرسیارمان پڕامی بەڵام دێنەوە سەری. باشە مامۆستا من کەواتە دەمەوێت ئەمڕۆ لەو ڕەوتەی خۆم دەرچم لە بەرنامەکەدا بە دوو بەشدا هەڵبم ئەم ڕەوتە لا دەدبم هەمووی تێکەڵکێش دەکەم تێکەڵکێشی دەکەم بەو پرسەنەتەوەی نیشتیمانیانەی کە لە ئەمڕۆدا هەن تێکەڵکێشی دەکەم بەو ڕابردووە و تەمەنە باشەی کە بەڕێستان بەڕێتان کردووە هەردووکیان تێکەڵکێش دەکەم بۆ ئەوەی کە ئێمە پەیامێکی نەتەوەی نیشتیمانی و یەکدەنگی و یەکەڵوێستی بگەێنین بە بیسەر و بینەرەکانمان ئەمەم لا گرنگە منداڵ پەروەردەکردنی لە ئێستادا کە ئێمە ئێستا باسدا قۆناغەکانی منداڵی بەڕێستان دەکەن دەڵێن ڕابردوویەکی ڕەشمان بەڕێ کرد لە منداڵیدا باشە ڕابردوو ڕەشەکە لەوانەیە نەیارانمان ناحەزانمان ئەوانەی کە چاویان بە کورد و کوردستان و ئایندەی ئەمڕۆ هەڵنا ئەهات ئەمانە بووبنە لەمپەر کە ئێمە زۆر جار بڵێن ڕخمانە لە ڕابردوومان یا مشکلیان لەگەڵ ڕابردوو کەسەکانمانە دروست کرد بەڵام ئەو ڕابردووە ئەمڕۆ محەممەد پاکژێکی دروست کردووە منداڵێک دێت لە کۆدەنگی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی شاری سلێمانیدا ئەم وێنەیە بۆ من تۆمار دەکات بەڵێ کەواتە دەتەوێت محەممەد پاکژە کە ڕابردوویەکی قورسی بەڕێ کرد لەم وێنەیە چی بڵێ بە ئایندەی کورد ئەمەوێ پێت بڵێم کۆمەڵی هەستی هاوبەش لە نێوان من و توە هەیە وەکو هاوڕێکە کە پێشتر گفتو گۆمان کردووە هەستی هەرە گەورەی نێوان من و تۆ ئەوەیە کە هەرگیز ناومێد نابین من هەرگیز لە تێکشکان نەکەن ئەگەر بتوێ فێری سەرکەوتن بێ پرچی پرسیار لەوانکەی کە کەوتون بەڵێ جوانە ئەگەر بتەوێ فێری وەفابی ئەبێ پرچی پرسیار لەوانە بکەی کە زۆر لێبوردەبوون باشە ئەگەر بتوێ فێری سەرکەوتن بێ پرچی پرسیار لەوانە بکەی کە زۆریان بەرگەگرتووە باش ئەم مناڵە پێمانەڵێ ئێمە پشتا و پشت بە بۆ ماوەیی بۆمان ماوەتەوە کە ئێمە کۆڵ نادێن کە ئێمە لەگەڵ شیری مناڵیا فرچکمان پێوە گرتووە و ئێمە لە مناڵەکانمانەوە ئەمە سەرهەڵەداوە لە مناڵەکانمانەوە گەشاکاوە لە مناڵەکانمانەوە پێوەی گەورابین ئێمە بە بەنیشتیمانەوە گەورابین ئێمە بە عشقی مرۆڤ بوونەوە گەورابین خەڵکی زۆر گرنگەوەیە کە هەتا ئێستا لە هەموو شۆڕشەکانی کوردی ئەوەی کە من بیستمەوە خوێندومەتەوە بینیومە هێشتا خاڵی دژە مرۆڤ بوونمان نییە دژە مرۆڤ بوونمانتیان نییە لەو کاتیا کە ئەوان ئێمە سەرەبڕن ئێمە بریندارەکانی ئەوان زامدارەکەین لەو کاتێک کە ئەوان گەلە کۆمەچیمان لەکەن ئێمە ئەمانوێت پیان بڵین ئێوە هەڵە لەوە تێگەشتون کە ئێمە ئەمانەوێت باشە مامۆستا قاوەیەکی تاڵدانراوە ئێمەش باس لەو تاڵیانە دەکەین کە ناحەزانمان دروستیان کرد بۆ گەلی کورد بەڵام ئەم تاڵیە دەکەینە ساڕێژی برینەکانمان دەکەینە مێشکێکی ساف و بەرگری لە کوردستانی پێ دەکەین بەڵێ هەموو شتێک بە دژەکەی خۆی قاوە تاڵەکەش بخۆیتەوە لە تۆزی مێشکمان ساف هەموو شتێک بە دژەکەی خۆی لە سەنگە درێت تاڵی بە شیرینی ساردی بە گەرمی جوانی بە ناشیرینی بەرزی بە نزمی ئاو بە ئاگر بۆیە ئێمە ئەم قاوەتاڵە شیرینی لێبەرەمەهێنین و ئەڵێین ئێمە چتاڵیەکمان چەشتووە و ئێمە چتاڵیەک لەم قاوەیە هەیە بەرەمهێنانی تیاکەین گرنگترین شت لە ژیانی مرۆڤ بەرەمهێنانە کاتی خۆی لە زۆر بەرنامەکانی مەلاڵانە بەشداریمە کرد لە تەلەڤیزۆنی پەروەردە هەمیشە پێم وابوو بۆ ئەوەی مناڵەکانمان پەروەردەکەین پێویستە گەورەکانمان فێرکەین چۆن مناڵەکان پەروەرداکەن باشە گەورەکانمان فێرکەین چۆن مناڵەکان پەروەرداکەن هەتا گەورەکانمان پەروەردەکەین پەروەردەنەکەین مناڵەکانمان پەروەردە نابێ بۆیە ئەمەی کە ئێمایکەین ئەوەی کە بەڕێستێکی ئەوەی کە خەڵکانێک دێنە ئەم بەرنامەیە و ئەوەیکەن ئومێدەوارم ئەوە بێت کە گەورەکان بۆ ئەوە گوێمان لێ بگرن بۆ ئەوە ئیسفادەمان پێ بگێنن بۆ ئەوە ئیسفادەمان لێ بکەن کە چۆن مناڵەکانی نەوەی نوێمان پەروەرداکەین و چۆن بەرەمهێنان لەم نەوەیەکەین کە زۆر کەس پێی وا بۆ ئەم نەوەیە نەوەیەکی سەرگردان و نەوەیەکە کە وەکو ئەسپێ کوژە خەریکی چرکە چرکی مۆبایلەکەیت و فەیسبووکەکەیت ئەوانەیە بەڵام لە یەکێک لە چرکە ساتەکانە کە نیشتیمان هاوارەکە بەبێ ڕنگ بەبێ دەنگ بەبێ ئەوەی کە ناسنامەی فڵان و فیسار بێ ناسنامەی ئەم پارت و ئەو پارت بێ ناسنامەی نیشتیمانە بێ هەموو بە یەک دەنگ وەڵامە دەینەوە نیشتیمان من بۆ بیسەر و بینەرەکە دەمەوێت بڵێم هەموو شەوێک هەموو ڕۆژێک کە
کە ئێوە دەبینم لە نێو دەستەی جەماوەری کورد و کوردستان و یەک دەنگ و یەک ڕەنگن ئایدیا و فکرە سیاسیەکانتان خستوەتە لاوە تەنها ئاڵایەکتان هەڵکردو کە ئاڵای کورد و کوردستانە 100 جار دەڵێم قوربانتان بم 100 جار دەڵێم قوربانی ئەو هەنگاوانە بم کە لە ڕێگەی سربەخۆیی و سەرکەوتنی کورد و کوردستاندا دەنرێت هاوڕایی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکووردا دەنرێت ئافرم بۆ کورد و کوردستان ئافرم بۆ ئەو سیاسی کە دەڵێت هەناسەیەک مابێت لە ئەمڕۆدا هەرێمی کوردستانە ئێمە هەرێمی کوردستانمان کردووەتە هەناسەیەک دەمانوێت لە هەرێمی کوردستانەوە ناسێوێ سیرکە شتێکی جوانترم بینی لەوە لە کەناڵەکانی ڕاگەیانەوە کە ئێمە زۆر جار لێرە و لەوێت تێبینیمان لەسەر کەناڵەکانی ڕاگەیانە مامۆستا کەناڵێکی ڕاگەیاندن کە بانگەشەی کۆکردنەوەی کۆمەک دەکات دەڵێ کۆمەکە ئەگەر بۆ منیشینە هێنن بیبن بۆ کەناڵێکی کە هەرچەنە بیرۆڕایان جیاواز بێت دەڵێ گرنگەوەیە کۆمەکەی هەردووکمان دەگاتە ڕۆژاوە ئەمما ئەنتیمای نیشتیمانێ ئێمە شەڕ لەسەر ئەم بوونیەتە کوردایەتیە دەکەین نەک شەڕ لەسەر ڕەنگەکان و وەک دەڵێ سڕینەوەی ڕەنگەکان ئێمە شەڕ لەسەر ئەو ئاڵایە دەکەین کە لە پشت جەنابتانەوە شکۆینەتەوە نیشتیمانێک و شۆڕش و بەرخودانی گەلی کوردستانە بڵێ با دووشت بەبییر بێنینەوە کە باسی باشی کوردستانت کرد باشووری کوردستان لە 11 ئازاری 1970ەوە ناوچەی ئۆتۆنۆمی لە دەستوری عێراقیا ناسراوە و لە دوای ڕوخانی ڕژێمی باسی شۆ لە نووسینەوەی دەستورە هەم دیسان هەرێمێکی فیدراڵیە بۆیە ئێمە هێشتا تاکە پارچەین لە پارچەکانی کوردستانەکە دانپیانانێکی نێوخۆی و نێودوڵەتیمان لە دەستور و یاسای وڵاتەکەمانە هەیە ئەوانیش کە ئەڵێن هەناسەیەک هەیە لە هەموو کوردستانە باشووری کوردستانە ڕاست دەکەن و پشتیان بە هەموو ئەم ئەرگۆمنتانە بەستووەوە پشتیان بۆ خەڵکانە بەستووە کاتێک کە پێویستیان پێێتە نەڕەنگە ناسن نەپارتە ناسن نەڕێکراوە ناسن و ئەوەی کە زۆر جوانیشە لەوەی کە بەڕێزت باس کرد لە ئاڵای کوردستانە ئەوەیە کە ئێمە تکامان کرد لە هەموو کەناڵەکانی خۆمانەوە ئێوە تکاتان کرد هەموو ئەم تکایان کرد کە لەسەر ئاڵایەک کە ئاڵای کوردستانی دیانپیانراوە ڕێکەوین و بڵین کە پارت بچووکترە لە ئاڵای کوردستان و بڵین کە ئاڵای حیزبێک بچووکترە لە ئاڵای کوردستان و ئاڵای کوردستان ئەو سەیوانەیە سەیوان چەترە ئەو سەیوانەیە کە هەمومان لە ژیرا کۆبووینێتەوە بۆ دڵخۆشم کە لە باکووری گۆیزەوی هەتا باشووری گۆیزەوی لە ڕۆژهەڵاتی گۆیزەوی هەتا ڕۆژئەوای گۆیزەوی هەر شوێنە کوردی لێبێ ئێستا سمبولی هەرەسەریشکان ئەم ئاڵایەیە بەڵێ مامۆستا ئەوەی شانازیت پێوە دەکرد ئەم کۆدەنگە بوو لای بەڕێزیشتان جا مامۆستا تۆ لە نێوڕۆکی قسەکانی پێشتردا باست لە منداڵەکان کرد بڵێت ئەگەر دەتەوێت پەروەردەی منداڵەکەی دەبێ گەورەکەی پەروەردە بڵێت ئەم منداڵە من دەمەوە بە سەوت و سوورەوە دواتر لە شاشەشەوە بۆ بیسەروبینەرەکە دەرچێت ئەم مندا ئەمە پەروەردەیە ئەم مناڵی هێناوە بەدەر لەوەش ئەم منداڵە سەیری ژینگەکە دەکات بۆ سبەینێ ئەم ئومێدە گەورەتر نابێت مناڵ پێش ئەوەی بزانێ بدوێت پێشەوەی بزانێ بنووسێ پێشەوەی بزانێت بخوێنێتەوە ئەزانێ لاسایی کاتەوە بۆی ئێمە کەیان هێنین بۆ ڕێپێوانەکان کەیان هێنین بۆ کۆڕ و کۆبوونەوەکان کەیان هێنین بۆ گردبوونە جەماوەریەکان پیانەڵین ئێوە ئەم لاسایی ئێمە بکەنەوە ئامانجا ئەمە و پیانەڵین ئەمە بخۆی گەورەترین پەروەردە ئەوەیە کە بە مناڵەکەت بێنیت تێکەڵت بێ لە جیاتوی مناڵەکەت لە ماڵەوە ڕێنماییکە یاخود بیت پێی بڵیت ئەبێ بیت لێ گەڕێیت خۆی پرسیاری تا دروست بێت پرسیار زۆر گرنگە پرسیار بۆ خۆی داوای وەڵامی خۆیەکە مرج نییە هەمیشە ئەو مناڵە گوێگرێکی زۆر باش بێ بۆی کە تۆی ئەڵێ چونکە ئێمە هەمیشە زۆر دووبارە بینەوە لە ماڵەکەی خۆمانە بەڵام کاتێک بە ڕەنگە جیاوازەکان بە دەنگە جیاوازەکان بە کەساتێک جیاوازەکان بە دموچەوە جیاوازەکان بەریەکەوتنیانە بێت ئەو کاتە بۆ خۆیان تێگەن کە ئێمە چیمانەوێت باشە مامۆستا لە گۆرانێکی مامۆستا دیاریخەداغیدا دەڵێت ئێمە چ پاڵەوانێکی بێشمشێر و چ بگۆیەکی وەستاوین بەڵێ ئێستا ئێمە پاڵەوانی بێشمشێرین لە مەیدانەکەدا یا تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا خۆی بەڕاستی من نازانم ئەو چمە بەستێکی تایە بەڵام من وەکو خوێندنەوەی بەڵێ وەکو خوێندنەوەی خۆم هەندێک جار شمشێرەکانمان تەنها ئەو
تفنگانین کە لە سنگەرەکان پێمانە شمشێرەکان قەڵەمەکانمانە هونەرەکەمانە ئەدەبەکەمانە ڕۆشنبیریەکەمانە و ئەو دەنگ بەرزکردنەوەیمانە کە من تکام کردووە لە کوردانی تەراوگەوتومە بچن لە دەرگای بەرپرسەکانی ئەوروپا بن نەبوو شەقی تێڵ بن نەبوو بیشکێنن بیان نەندەرەوە بڵێ ئارامی لە نەتەوەی کورد لە 40 ملیۆن مرۆڤی کورد تێگەدەن ئارامیتان لێ تێگەدەین ئەمە 74 نیە 74 لەوانەیە 74 کورد لە ئەوروپا و ئەمریکایانە بوو بێ ئێستا هەموو شارێکی ئەوروپا و ئەمریکا 70,000 کوردی تایە بۆیە ئەم ڕابوونە جەماوەریە بۆیە ئەم هەستانە جەماوەریە هاوکێشەکەی گۆڕی هاوکێشەکەی گۆڕی وە شتێکیش بە بڵێن حزب و لایەنە سیاسەکان دەڵێت دەڵێت ونیانەکە لە خۆیانە هێزی نیشتیمانی کۆدەنگی نیشتیمانی هاوڕایی تەماشاکەن چەند بەرزیە تەماشاکەن چەند جوانیە تەماشاکەن چەند گەورەترێت لە پارت تەماشاکەن چەند گەورەترێت لە گروپ چەند گەورەترێت لە دەستا تەماشاکەن بەیەکەوە چەند جوانێت پێتوانی هەمومان هەوڵ بۆ ئەمە ئەدەین بەدڵنیایی ئەم نەفەسەمان تێدا بەدڵنیایی ڕەنگەکەی خۆ من بە ڕەنگەکەی خۆ بە ڕەنگەکەی خۆی هەمومان دەمانەوێت یەک ئاڵا لە پشتەوە بێت و تا بەڵام تۆ تەماشاکە خۆ هەر کەسە و بیر و بۆچوونی خۆی بە بیر و بۆچوونی خۆی بە تێڕوانینی خۆی کەوا کارەکات من قوبوڵمە بەڵام کاتێک کۆدەنگی نیشتیمانی بەرزە بێتەوە شتەکانی تر وونە بن بۆ نمونە حیزب و ئەمانەوە نەبێەوە پیانەڵێ تکایە وەرن بەرم هێنان لە ئەم جۆرە جەماوەری تێ بکەن باشە مامۆستا من دەمێ وشان بەم لەگەڵ قسەکان بەڵێ ئەی گوێرە دەنگی چۆن هەرمەندێک بگرین بەڕای جەنابێ من پێم وایە هونەریش خەباتە و هونەری شۆڕشە و هونەریش هەڵوێستە بۆیە ئێمە لە ڕۆژانی خەبات و تێکۆشانە گوێ لە هونەری چاوی کاڵ و قژی کاڵ ناگرین لەو ڕۆژانەیە گوێ لە هونەری هەڵوێست و گوێ لە هونەری بەرگری و گوێ لە هونەری هاندانی شۆڕش گێڕانەی مرۆڤانە چکە ئەوە لەبیر نەچێت کە من لە هەموو دیدارەکان مایەڵێم لێمە پرسن مەبەست لە بەکارهێنانی قەڵەمەکەت بگرێت فکرت چیاڵم تەنها مەبەست ئەوەیە بە دنیا بڵێم من مرۆڤم چکە مرۆڤبوون زۆر سەختە و مرۆڤبوون بەڕاستی باجیەوێت ڕاست ئەمەی کە ئێستا ئێمایکەین هێرش ناکەینە سەر نیشتیمانی کەس هێرش ناکەینە سەر مافی کەس هێرش ناکەینە سەر ماڵی کەس ئەوە باشدانە ئێمە قوربانیمان بۆ داوە ئەنفالمان بۆ داوە کیمیابارانمان بۆ داوە کۆمەڵکوژیمان بۆ داوە باشە گەلە دەنگی چۆنەرمەندە چاوەڕێی گۆرانەکەم پێم خۆشە بۆ وەستیت پێم خۆشە بە بیرکردنەوەیەکی باشەوە بچینە لای دەنگێکی باش بەڵێ من ڕۆحم لەگەڵ هونەرمەند مەزاری خالقی هەیە ئەڵێ چی گۆرانێکی هەیە لە کەنار چەمەکای لێ باس لە کوردبوونەکەوە باز لە نەبەزینەکەوە باز لە خۆڕاگریەکەوە بەڕاستی باش لە یادم لێ نامەوێت شعرەکە بە هەڵاو لەم چکە یەکێک لە سروشتەکانی من لە شعراوەیە حەزەکەم هەموو برادران بزانن تەنها ئەو چەند خولەکە شاعرم کە شعرەکە هەنووسم هەرگیز نەشعری خۆم نەشعری هیچ کەسی ترم بۆ لەبەر ناکرێ و ئەمە ئەی سەرمێنێک کە شعرە منووسێتەوە من نیم کە باش دەچمە لای دەنگە جوانەکەی مامۆستا مەزاری خاڵقی و درێژە بە قسەکانمان دەدەیت پاش و چند دێمە وڵاتان
لبحيدك يجيان عشقي دور لدل كشتي آتم بود خوشاویستی و مهری تو گرمی جینی من رگای نجاتم بود. پرسیار بڵێن لەکوێ ئەم دنیاە نرخی مرۆڤ وەکو ئێرە بێبەهایە مافی مرۆڤ قۆندەرەیە لە پێ جۆلانی خوێن ڕێژ و ناتەنیا هۆی جەلاددایە بڵێن لەکوێ ئەم دنیاە موسڵمانی پاچی وەکو کوردیتایە هاودینەکەم دەستێکی پەرتوشی پیرۆز دەستەکەی تر شمشێری ژەنگاوی تایە بڵێن لەکوێ ئەم دنیاە نەتەوەیەک وەکو ئێمە براکوژە و سەر و ماڵی لە خزمەتی عەرەب و تورک و فارسایە گەروانیە ئەم سنوورت دەستکردانە چییە هێشتا لە نێوانی شارەکان و هەر چوار پارچەی نیشتیمانی کورداندایە چەند دڵخۆشیە کە ئێستا ئەم شیعرە بەرهەمیە بووە ئەم شیعرە بەرهەمەکەی ئەوەیە پێیوتین ئەوە لە نێوان شارەکانە سنوورمان لابرد ئەوە لە نێوان پارچەکانە سنوورمان لابرد گرنگ ئەوەیە مرۆڤ لە بینەکە یا بەرهەمهێنانی هەبێت و کاردانەوە هەبێت لە بۆ بەرهەمهێنانەکەی چکە هەموو ئەمانی کە ئێمای نووسین ئەوانی کە ئەیڵین ئەوانەی کە ئێوە پرسنەوەی کە ئێمە وەڵامە دەینەوە تۆمارەکرێت ئەمە بۆ ئەوە نیە تەنها بچێتە هەواوە بۆ ئەوەیە بێت جێگا بگرێت وای مامۆستا زیندووبوونی قەڵەم مانەوەی قەڵەم لەم نووسینانی جەنابتەوە دەرەکەوێت کە تۆ ئەمڕۆ نووسینێک دەنووسی نووسینێک لە خەیاڵێکی بەتاڵا نانووسیت لە خەیاڵێکی زیندووە دەتەوێت 20 ساڵی کەبێ وەکو ئەو شاعرە باشانە کە هەمان بووە لە ڕابردوودا ئەوانەی کە لە ئێستادا شانازی بە نووسینەکانیانەوە دەکەین ئەوانەی کە لە کتێبخانەکاندا بوونەتە مێژوویەک و پاشخانێکی باشی کوردایەتی ئێوەش دەتانەوێت لەسەر ئەم ڕێچکە کوردایەتیە بمێننەوە بۆ نمونە مەولەیمان هەیە مەحیویمان هەیە گۆرانمان هەیە سەیدیمان هەیە چەندین شاعری کەمان هەیە ئەمانە ڕێگەیەکیان پیشان ناکە ڕێگەیەکی کوردایەتی و بە ئەحمە موختار جافیشەوە باشە محەممەد پاقژیش دەیەوێت قەڵەمێکی زیینوو بێت ئەمڕۆ بەرپرسیارەتێکی لەسرە بۆ نەوەکەی سبینێ ئەم بەرپرسیارەتە بە ئامانەتەوە با بەدەستیەوە ئاماشتانەمەیە لەم نووسینێ جەناب تا زیندووبوو نەبینە بەڵێ ئێمە یاڵی بەگی جافمان هەبووە چوارینەکانی هەروە دەبێ و هەروە بۆ لە سەردەمی پێغەمبەری ئیسلامە صلی الله علیه وسلم ژیاوە بەڵام ئێستا بە ئەدەبەکەی ئێستا بە هونەرەکەی ئێستا بەو پاشخانەی کەماوە بۆ ئێمە پێمان دەڵێ کورد خاوەنی شاعیر بووە و خاوەنی بەرهەم بووە خاوەنی هونەر بووە و خاوەنی بەخشین بووە و خاوەنی تێڕوانین بووە چونکە لەو چوارینانەیە باسی فڕۆکەی تایە باسی ئاسنی تایە باسی کەشتی تایە بە دوور و درێژی لە شعرەکانە باسی ئەو پێشبینیانەی کە بۆ مرۆڤ بوون بۆ مرۆڤایەتی دێتە دی هەمووی تایە ئێمەش ئەمانەوێت لە دوای خۆمان بەڕاستی من وەکو خۆمەوێت وەکو ڕووبارێک بمرم هەر کاتێک کەسێک چوە شوێنی ئەو ڕووبارە ئەگەر وشکیش بوو بڵێ ڕۆژانێک لێرە ئاوێکە بووە باڵندەیەک و گیاندارێک و داپیرێک دەستنوێژێکی لێشتووە کەواتە مامۆستا ئێستاش جەنابتان شاعر و نووسەرن شاعر زۆر جار بەڵگەیە بۆ ڕابردووی گەلی کورد بۆ نمونە ئێستا ئێمە من بۆ خۆم هەندێک شاعر هەیە دەچمە سەری دەمەوێت بیخوێنمەوە دەبینم لە ساڵانێکی زۆر لە پێشتردا نووسراوە بۆ گەلی کورد بەڵام دەڵی بۆ ئێستا نووسراوە کەواتە بەشێکی مێژووی ئێمە بە شعر و نووسین و ئەدەبەوە خۆی گرێیەوە بەسیرکە من 4 نامیلکە و 2 دیوانی گەورەم هەیە بۆ ئەنفال و کیمیا باران چکە بەڕاستی جگەلەوەی کە کۆمەڵە کە سوکارم هەم چیمە باران و هەم ئەنفال کراوە لە ساڵی 91شەوە لەو باریا کارەکەم وە لە ساڵی 2001 تا 2006 کە وەزارەتی مافی مرۆڤ لە حکومەتی یەکگرتووە تێکەڵ کرایەوە من بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی وەزارەتی مافی مرۆڤ بووم ئیدارەی سلێمانی لەو کاتانەیە لە تەوێڵە و بیارەوە کە ئەنفالی تیاکراوە بۆ زانیاریتان هەتاکو ناوچەی بادینان و هەتاکو نوگرە سەلمان ڕۆشتوین ئەرشیفێکی زۆر باشم هەیە وەست نزیکی ئەو 6 ساڵە چەندین بەرنامی تەلەڤیزۆنیم لەسەر ئەوانە خەڵکم دیدار لەگەڵا کرد لە هەڵەبجە ئەوەی وازانم مامۆستا قوتبەدین بوو مامۆستا یەکێک ناوەکەی ئەوەی باش لەبیرم نییە
مناڵەون بۆکانی ئەشیف مامۆستا کردبوو فەخرەدین. بەڵێ مناڵەون بۆکانی ئەشیف کردبوو بەڵێ ئەشیف کردبوو ئێمە کردمان بە دۆکۆمنت لەگەڵ درود لە ڕۆحی بەڵێ هزار درود لە ڕۆحی و دیدارمان لەگەڵ کەسێکا کرد بە پێوە بوو ئێستا لە جگایە کەوتووە بەداخەوە بە کاریگەری کیمایی و دیدارمان لەگەڵ کەسێکا کرد و بە چاوی خۆی ئەبدین سەر شوێنەکان ئێستا چاوی نابینایە و ئەمانەمان هەمووی کرد بە دۆکۆمنت بۆ ڕۆژێک ئەگەر ئیشەڵا پێویست بێ و ئەگەر ئیشەڵا بتوانین بۆ بەرهێنانێکی نیشتیمانی نەتەوەی تیاکەین. بەڵێ قسەکەم لەسەر ئەوەی ئەکا ئەوەی ئەو ڕۆژانە ئەو شیعرانەی ئێمە ئەو شیعرانەی هەر شاعرێک کە لەسەر ئەنفال و کیمیا باران بخوێنێتەوە ئەزانێت لە چ ڕۆژگارێکە و بە مێژوەکەی و بە گەڕانەوە بۆ مێژوو ئەزانێت چی ڕوویداوە لەو ڕۆژەیە واتە شعریش دێکۆمنتە بێگومان بەڵگەنام بەڵگەیە بۆ ڕابردومان سابا گوێمان لە شعرێکی پێم خۆشە لەو فرسەتەیە کە لەگەڵ جەناب دانیشتوم جارجارە وچانێک بین بە مێشی خۆمان لەگەڵ زۆر نووسینە نیشتیمانیەتەوەیەکانی جەنابتانە فەرمووی بەرخۆدانی ڕۆژاوا خۆری ئازادی لە ڕۆژاواوە هەڵدێ بە خاچی داگیر کراوە پێشمەرگە و شەڕوان خورت و بەیانن گیان فیدای خاچی یەک نیشتیمانن دوژمن هەر ناو و ڕەنگێکی هەیە هەر بیر و بڕوا و دەنگێکی هەیە لە لای من ناوی هەر داگیرکەرە دژی ئازادی و دڵخوازی شەڕا هەر چوار پارچەی خاک خەڵکی کوردستان بۆ سربەخۆیی یەک پشت و پەنان لە ناو سەنگەری خامە و تفەنگدا بە دڵ و بە گیان وا لە ڕۆژ ئاوان بە دڵ و بە گیان وا لە ڕۆژ ئاوان بەرەکەتی تێکەوێت خەرمان بەرەکەت مامۆستا بەشێکی شەعر وەفایە من ئەم وەفایە دەبەستمەوە بە لەچکەکەتەوە کە لە ملتایە بەڵێ ئەم لەچکەی ملت زۆر جار پرسیاری لێ دروستەکرێت زۆر جاریش وەڵامت داوەتەوە بەڵام دەمەوێت وەڵامێکی تێرتر بەڵێ بە ببیتەوە خاک ئاو نیشتیمان دایک هەمویان دایکن هەمویان دایکن کە ئێمەی تێدا هاتووینەتە بوون بە دڵنیایی جوانە مرۆڤ بە تایبەتی لای ئەدیبەکان لای شاعیرەکان لای نووسەرەکان قەت نیانوت و ئێمە یەک دایکمان هەیە دایمە وتوانە دایک ئەو دایکەی لێ لە دایک بووم دایکە نیشتیمان ئەو دایکەی لە باوەش یا گەورە بووم و ئەژیم جوانە بۆیە بۆ ڕێزنان لە دایکم بۆ خۆشویستن لە دایکم بۆ بەرز ڕاگررتنی یادی هەمیشەی دایکم ئەو دایکەی کە کاتێک باوکمان پێشمەرگا بێ یان نەفێبیان لە سژ نابێ ئەم قارەمانانە ئەبێ بە کرێکارێک لە کارگەیشتگەری سلێمانی و پێمانەگەێنێ کە دکتۆرمانتیایە مامۆسامانتیایە و ئەم حەمە پاکژەیەکی ئێسا لە بەردەم تا خۆی بە خزمەتکاری ئەم نیشتیمانیونەوە یازانێتیایە حەزەکەم هەمیشە سرکە یەکەی دایکم لە ملا بێەوە ئەو سرکە یانش کە ئیدایکم نێن عارەقی دایکمیان پێوە بێەوە بۆنی دایکمان پێوە بێ ئەمەش بۆ من هیچ سڕوونهێنی و لغزێکی تیانە تەنها وەفایەکە بۆ دایکایەتی گرێتیانە هیچ گرێک نییە بەس مامۆستا و لەچکەی وادارم نەیشوێت هەوڵی زۆرە دەمەوە تا ئێستاش هیچ کەم لەو لەچکارەی کە بۆنی دایکم و عارەقی دایکمی پێوێ نەمشۆردو وەفا گرنگە بۆ دایک بۆ نیشتیمان تۆ وەفات بۆ دایکت هەبێت بۆ نیشتیمانە دەبێت بۆ منداڵەکەت دەبێت بۆ هاوڵاتیەکە دەبێت یعنی بۆمانەوەی خۆت دەبێت بۆ من کە دەڵێم خۆت مەبەستم لە کۆمەڵگەکەتە بۆ من تەنانەت خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئەوانەی لێن نزیکن جەنابی هەر نزیکی ئەیزانن ڕێزداری هەرگیز نەڕقم هەیە نەتۆڵە دەریژەکەوی لە چکە هەستەکەم ڕق لە جوانیەکان تەخواوە لە مرۆڤ بوون تەخوا و تۆڵەش پشوک بوونەوە نیشانەدا مرۆڤی گەوراتوانێت بەخشێ جوان مرۆڤی دەوڵەمەند ئەتوانێت بەخشی خەڵکانێکی لەم کۆمەکەیە ئێستا سەرگرمی ئەو شتم کە ژنێک بینی لە هەولێر وتی بە دەد نەخۆشیەوە کلێنس فرۆشی سەرجادم ئەم ماوەیە 40,000 پیا کردو 20,000 بۆ مناڵەکان و بۆ کری خانووکەم 20,000 بەخشم تەماشاکە بۆ جیرفانە بچووکەوە چەند بەخشندەیەکی گەورەیە خەڵکیش هەیە بە هەزاران دەفتەر دۆلاریەیە
ناتوانێت ببەخشێت چونکە هەژاری ڕاستەقینە نەبووی ڕاستەقینە ئەوەیە. ڕاستە کەواتە مامۆستا ئەم نیەتە باشە لە هاوڵاتی ڕەسەنی کوردیدا هەربوونی هەیە بەڵێ وانە بەڵێ. ڕۆحی هاوکاری یان تۆ سیرکە ئێستا ئەمە گەست بۆ دەڵێن بگەڕینەوە بە نێو ڕابردووی گەلی کوردستاندا لەو کاتی کە ئێمە ڕوو لە ڕۆژهەڵات دەکەین بەهۆشمان بۆ دەکەنەوە بەدڵنیایی. ڕێزمان لێ دەگرێت بەدڵنیایی. وایە بەدڵنیایی. لەو کاتێک کە ڕۆژهەڵاتیش پێویستی بە ئێمە هەشەمان شێوە لە ئێستا هەنووکە ڕۆژاوا پێویستی پێمانە بەدڵنیایی. ڕۆژانێک باکوور پێویستی پێمان بوو ئێمە پێویستمان بوو چۆن هەبێ تۆ سێری کە ئەم ڕۆحێتە ئێمە هەرچەندە دابڕاو بین هەرچەندە سنوورەکانمان بۆ جیاکرابێتەوە بەڵام لە ڕۆحێتەکەدا هەر یەک بوونیەتمان هەیە ئەوە هاونەتەوەی و هاو نیشتیمانیە بەڵام لەوە زیاتر ئێستا پێڵێم بەڵێ ئەم هەینی ڕابردوو کە لە مزگەوت لە نوێژی هەینی هاتینە دەرەوە چەند عەرەبێک لە کاتێکە ئێمە لەلایەن عەرەبە کۆمەڵکوژەکرین بەرماڵی خێروەرگرتنیان دانابوو باوەڕتان بێ بەقەدەر کوردەکان زیاتر ئێمە بەڵێ نەخێر بۆ هاوکاری خۆیان واتە ئێمە لەو کاتەشا دژەنەتەوەی ناکەین ئێمە لەو کاتەشا تەنها ئەوەندە کە پێیان وتین ئێمە پێویستمان بە سوتەمەنیە بۆ مناڵەکانمان پێویستمان بەنانە بۆ مناڵەکانمان هەرگیز ئەومان لێک نەداوە بەڵێ پێم وتی کورد مرۆڤ بوونی پێشە مشتێک خستووە و یەکێک لە باجەکانمان کە دەین باجی مرۆڤ بوونە حەزەکەم زانیت بەو کاتیش کە لە موسڵ و ناوچەکانی بەغداد خوار و لیان دەقەومێت بەدڵیاییستاندا هاوکاریمان دەکردن ئێستاش لە زۆربەی شوێنەکان عەرەبەکان کارەکەن لە زۆربەی شوێنەکان عەرەبەکان هاوکاریەکردن یارمەتیە درێن و ڕێزیشان لێگیرێ هەرگیز نمبینیوە و خۆشم نم کردووە کە بەرامبەر بەوەی کە عەرەب لێمانەکە ڕوویەکی گریز پیشانی عەرەبێکی کە بگن کە ئێستا وەکو پەنابەر لای ئێمەیە مامۆستا لە ژیانکردندا لەو تەمەنی کە با بڵێن ڕۆشتووە بەڵێ لە چ شتێکا زۆر وەستاویت وەستان بۆ واتایی کە دەڵێم تێگەم بەڵێ لە کارە ساتەکانە زۆر وەست چکە لە دووشت ڕامێنم یەکەمیان خۆی چی بووەمان لێ هات دووەمیان سەرنجامان بە چیەگا بەڵام سێم کە لە هەردووچیان گرنگترە ئەوەیە لەو کاتانەیە کە هەردوو ئەژنۆم کەوتووە بە دەست لەسەر زەویەکەم هێشتا ناوێ نابم چونکە مرۆڤ خۆی گەورە فرێن وەقت کەڕەم نابنی بەنیادەم بەڵێ ئەمەیە دوو شێرێک بەڕەڵای کە لەوانەیە ئەم شارە بەقەب بخوا بەڵام هۆشی مرۆڤ عەقڵی مرۆڤ ئەو شێراکات ناو قەفەسەوە بۆیە بێت دانیشین بیرکەینەوە بۆیە بێت دانیشین ڕاوێشکەین بۆیە بێت دانیشین وتەکانمان کەین بە کردار زۆر جار گلەیم لە ڕاستی لە زۆر کورد لە زۆر نووسەر و ڕۆشن بیر و سەرکردایەتی کوردی ئەوەیە کە زۆر بەمان زۆر قساکەین کەمتر گوێگرین گوێگرتن زۆر گرنگە هاوڕێ گوێگرتن و بێدەنگبوون زۆر گرنگە بێدەنگبوون ڕامانەوە چوونەوە ناو خۆتە و پرسیار و وەڵامە لە خۆت ئێستا نایبینیت ئەم بێدەنگبوونێکی ئایندەیی لەگەلی کوردستاندا کۆن چونکە زۆر جار لێرە و لەوێ دەبیستین دەڵێن لەوانەیە لە ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵبێت شعرەکە وەزانم جەنابەت بینیت ڕۆژی کورد لە ڕۆژ ئاوا هەڵدێ ئێمە دڵخۆشین بەوەی کە پەلوپۆمان هاوشتووە دڵخۆشین بەوەی کە بنچەمان داناوە لێرە ڕەگمان داکوتاوە لێرە دووش دەستەوەستان نەوەستین جا گرنگەکە سیریکە پەلوپۆمان کوتاوە ئەوەی کە ویسمان لە کوردانی هەندەران کردیان ڕێگمان داکوتاوە بۆی قەدەکەمان لێرە بەهێز بێت دەستکەین بە هاوکاریکردن دەستکەین بە یارمەتیدانی ئەوانەی کە یارمەتیماندن و هەردووکیشی هاتووە تا ئێستا زۆر جوان هاتووە تا ئێستا ئومێد دەکەم دوای ئەمە دەستکەین بە بەرەمهێنان لەوانەی کە چاندوومانە باشە بەس من تکا لە مامۆستایانی ئاینی کە وەکو گوتان کە من زۆر جار دەڵێم دوو فەقەرم تەرە کردووە بەڵام ئێستا دە هەلوو بەرجەکەەوە خوازێک کە من قسەیەک لەسەر ئەمە بکەم مامۆستایانی ئاینی ئەگەر ناتوانن باش بڵێن تکایە با خراپ نەڵێن بە تایبەتی بۆ هەڵوێستانەتەوەی نیشتیمانیەکان بۆ ئەو بەدەمەوە هاتنەوە کۆدەنگە نیشتیمانی ئێمە ئەگەر دەتوانین شتێ بکەین لە خزمەتی کورد و کوردستان و ئایندەمان نابێت با بیکەین با مامۆستایانی ئاینی پەیامەکانیان بدەن بە هاوڵاتیەکان بەڵام ئەگەر زانی پەیامێکە لەگەڵ ئەمڕۆی هەلوو مەرجەکەدا ناگونجێت مەیڵێ من لەوانەیە مەبەستم تێبگەی تێگەشتم ئەمە پێی بڵم لە ئەمڕۆیە هەروشەیەک لە زمانمانیەتە دەرەوە دێکۆمنتەکرێ قەرزە سبەی ڕۆژ لە دوا ڕۆژتا ئەدرێتەوە بەڕووتە
وەسبەی ڕۆژ لە ڕۆژتا کەسێتیتی پێ بنیا دەنرێت مامۆستا هەرە گەورەکانی دین کە لە دەروی ئەم وڵاتە لە زیندانان و ئازادن قسەت لەسەر ئەوەکەن کاتێک شەرەفت دەکەوێتە بەرهەڕەشە کاتێک خاکت دەکەوێتە بەرهەڕەشە کاتێک دین بەکارێنن بۆ دژایەتیکردنی تۆ دژایەتی دین مەکە بەڵام ئەوەی کە لەسەرتە بۆ نیشتیمان داگیرکاری هیچ جۆرە ناسنامەیەکی نییە تەنها ناسنامەی مرۆڤبوون و نەتەوەیبوونی هەیە تۆ وەکو نەتەوە ئەچەو سێنرێتەوە و خاچی کوردستان وەکو خاچی ئەوەی کە بە دین و بێدین و بڕوادار و بێبڕوایتیایە هەرگیز جیاوازیمان بەرەمەر نەکراوە بۆیە لە ئەم ڕۆیە ئێمە شەڕی شەرەفەکەین و شەڕی کەرامەتەکەین و شەڕی مانەوە و شەڕی خاک و نیشتیمانەکەین هەموو شتێک وەلاوانرێت هەر کاتێک ئەمانە گەیشتنە ئەنجامێک اینجا ئەچینەوە سەر هەمان ئەو ڕێبازەی کە تۆ چۆن ئەتەوێ بیر و بۆچوونی خۆتم تێبگەین و بڕوام پێبێنی و من چۆن ئەمەوێت بیر و بۆچوونی خۆم پێبگەێنم و بڕوا پێم بەڵام کاتێک نیشتیمانەکەت لەژێر هەڕەشایە هیچ شتێکی تر دەور نابینێ بەرگریکردن و مامۆستا حەزبەکان لایەنەکان ڕەنگەکان چەپەکان ڕاستەکان ئەوەی کە هەیە لە کوردستان هەمومان ئەوەی کە بە پێداویستە سەربازیەکانی شۆ هەمانە بتوانین بۆ خزمەتی کورد و کوردستان لە ئەمڕۆدا بەکاری بێنینەوە من دڵنیام ئەم گەشتبینیەی ئەم هیوایی کە لە نووسینەکانی جەنابتان و لە کەڵکەڵەی کوردایەتی منداڵێکی جەماوەری کوردستاندا دەیبینم من دڵنیام ئایندەمان باش دەبێت باەک خەڵ نەپەڕێنین کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە مامۆستای ئاینی ڕۆڵی زۆر گرنگی هەیە حەزی گرنگی هەیە لە مزگەوتەکانە و لە ناوەندەکانی ئیسلامی بوونە خەڵکانێکن دوو دڵن لەوەی کە چی هەڵوێسیان چی بێت و خەڵکانێکن دڵبوونی مامۆستامە بەڵێ هەیەە بەڵێ هەیە بەڵێ هەیە نەخر ناوێت بەڵام هەیە پێی وایە کە لە شوێنێکا کە ئێستا خەباتەکەی ڕۆژاوای کوردستانە لەوانەیە ئیسلامیەکان ڕۆڵیان نەبێ و لەوانەیە ئیسلامیەکان لەوێ شۆڕژێر نەبن و لەوانەیە ئیسلامیەکان لەوێ پارتێکی ئیسلامیان نەبێ بۆیە دوو دڵن لەوەی چۆن بەرگری بکەن و چۆن هاوکاری بکەن و چۆن بەشداری بکەن مامۆستایانی ئاینی ئەتوانن ئەمە لە خەڵکی ئمە بگێنن نەتەوەکەمان لەژێر هەڕەشایە نیشتیمانەکەمان لەژێر هەڕەشایە بۆیە بەرگریکردن ئیمڕۆ لە نەتەوەکان و نیشتیمانەکەمان ئاین پەروەری باشە حب الوطن من الإيمان بەڵێ وایە بەڵێ تۆگە مامۆسایەکی ئاینیبی خۆشەویستەکەت نیشتیمانەکەت لە ئیمانەکەتەوەیە لە با بڵێن ئەوەی کە دەگوترێت ئێمە دەکرێت بیکەین دەستکەوتێکی باش بکەینە هاندانێک ئەو هاوڵاتی لە دوای نوێژی جمعەوە دێتە سەر شەقام و پشگی لە کوردەکان تۆ بتوانی هاندانێکی زیاتری بۆ بکەیت تۆ بتوانی پەیامەکەت بە باشتر بگەینتە مامۆستا من کاتی بەنامەکەم بەڕۆکۆتا دەزانم لەم هەک بە دەوڵەمەندەی بەڕێستان لە کاژمێرێکدا ناتوانین تێرکەین بە چەندین کاژمێر ئێمەش ناتوانین پەیام باشانی بەڕێستان بگەینی بە بیسەر و بینەرەکان هیوای لە ساقی بۆ دەخوازم پەیامی کۆتایی نیشتیمانی خۆ بگەێنە باشە لە پاش پەیامەکە پێم باشە گوێم لە کۆتا هۆنراوەشتان بێ پاشان ماڵاوی بکەم سپاس بۆ ئەم دیدار و بەسەرکردنەوەیە ڕێزداریت دووبارە درود بۆ گیانی پاکی شەیدان و سڵاو خۆڕاگری و قارەمانێتی بۆ پێشمەرگە و شەڕوان چونکە هەمووی پێشمەرگەیە پێشمەرگەی مەدەنی سەر شەقامەکان و بەردەمی کۆنسولیەکان و بەردەمی کۆشکی کۆماریەکان و پێشمەرگەکانی ناو سەنگەر دوو خەڵ زۆر گرنگە ئەوەیە کە پێم خۆشە پارتەکانی کوردستان پێم خۆشە پەرلەمانی کوردستان پێم خۆشە سیاسیەکانی کوردستان پێم خۆشە دەستەیەک لە بیرمەندانی کوردستان بیر لەوە بکەنەوە کە پێشنیارێک بکەن وەکو بڕیاری 1991 کوردستان ئەمەش بۆ ڕۆژاوای کوردستان کەن چکە هەموو بەڵگەنامەکانی کە نەتەوەیەک لە ناوە بردرێت و لە نەتەوەیەک وا قەڕەکرێت لەوێ هەمووی پێشکەش کراوە و خاڵێکی تر زۆر گرنگە ئەوەیە کە هاوڵاتیانمان لێرە و لە هەندەرانیش هێشتا خەباتەکەمان نەگەشتوەتە ئەنجام بەردەوام بن و کۆڵ نەدەر بن و لۆبی دروستکەن وەک پێم بچنە بەردەمی بەرپرسەکان کە لە دەرگاکانتدا کە هەراسانتکردن تێگەن هەراسانکردنی ئێمەش لێرە چۆنە دەنا ئێستا من دەنگم تەنها بە تۆگا ناگاتە ئەو دیوارەوە بۆیە زۆر گرنگە لە خۆیان ببورن ئەم ماوەیە و کارێک بکەن کە ئەوەندەی تر سەرمان پیان بەرز بێ ئەوەندەی تر دڵمان پیان خۆش بێ و ئەوانش بزانن کە ئێمەش لێرە پشتیوانیانین کیمیاباران کراین ئەنفال کراین
کۆڕۆمان پێکرا. کۆڕۆمان پێکرا، سوکاتی دنیامان پێکرا و زۆر جار وەکو شاخەکیش ناومان برا، بەڵێ وازمان نەهێنا بەڵێ بگرە بەهێزتر بووین. بەڵێ کەواتە لە ئێستشدا ئەگەر بەهێزتر نەبین بێهێزتر نابین. بەدڵنیایی مامۆستا گوێمان لە شاری کۆتایی بێت و فەرموو. سواز بۆ کاتە زێڕینەکەی کە پێت بەخشین لەم بەرنامەدا. فەرموون. خامەشتان ڕەنگین بێت کە هەمیشە سپاس بۆ جێگە و ئێوە. پەنجەتان دیار بووە لە کورد و کوردستاندا. بە هیوام گەنجەکان ئەم ڕێچکە جوانی مامۆستا بگرن. ئینشەڵڵا. بەڵێ فەرموون. من شەڕوانم، من پێشمەرگەی نیشتیمانم، لە باکوورە لە باشوورە لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا من گیان فیدای کوردستانم. بە پلانی زلهێزەکان دابەشیان کرد کوردستانم، شەڕخواز نەبووم شەڕیان بەسەردا سەپانم. من پێشمەرگەم، من شەڕوانم، بۆ بەرگری خاکی دایک، بۆ بەرگری لە کەرامەت لە ژیانم. من پێشمەرگەم، من شەڕوانم، لە کام پارچەی نیشتیمانم زامێ هەبێ من هەتوانم. لەکوێ مناڵێ برسی بێ من لەوێدا قومێ ئاوم لە تێنانم. من پێشمەرگەم، من شەڕوانم، لە ڕۆژاوا بەرخۆدانی گەلی کووردا من بەخۆم و خامە و شیعرم لە مەیدانم. گەلە کۆمەی گەلە گورگی دوژمنانە خاوەن مافین سەر دەکەوین چاک دەزانم. من پێشمەرگەم، من شەڕوانم، نەتەوەیەک لە سەنگەردان پیررولاوی، نەتەوەیەک پێشمەرگە بن ژن و پیاوی، یان هەمومان گشت نامێنین یان مافی خۆمان دەستێنین. لە پێناوی خاک و ئاوی نیشتیمانم. من پێشمەرگەم، من شەڕوانم. کوردستان قوربانی کوێستانت، دڵی پڕ دەردی من نیشتیمان، حەیرانی گەرمیانت هەناسەی سەردی من. کوردستان قوربانی کوێستانت، دڵی پڕ دەردی من نیشتیمان. مامۆستا خامەت بەرەکەتی تێکەوێت. دووبارە سپاس بۆ بەڕێستان. بیسەر و بینەر ئەوەی کە لەم بەرنامەدا کە زۆر جار با بڵێن کەمترین قسەم لەسەر کردووە لە بەرنامەکاندا لایەنە سیاسیەکە بووە، بەڵام ئەمڕۆ جێگەیەکم کردەوە بۆ ئەو کەڵکەڵە کوردایەتی کە لە ئەمڕۆدا لە بوونیەتی هەموو کوردێکی دڵسۆز و بە شەرەفدابوونی هەیە. بە هیوام کورد سەرکەوێت، هەمومان کۆدەنگ بین بۆ بەهێزبوونی ئایندەی کورد و کوردستان، هەمومان بتوانین ئامانجێک و ئەو ماندووبوونانەی کە لە ڕابردوودا ڕەنجمان پێوە کێشاوە لە ئەمڕۆدا بە سەرکەوتنی خۆیان بگەێنین و ئەو سەرکردە و پێشمەرگە و کەسە دڵسۆزانەی لە ڕابردوودا گیانی خۆیان بەخت کردووە. ئەمڕۆ لە ڕێی خوێنەکەی ئەوانەوە ئێمە کوردستانێکی سەرکەوتوو سەرفراز و هەرێمێکی با بڵێنەوەی کە زۆر جار بە هیوای هەنگاو دەنین یاخود بۆ هیوایەوە هەمومان دەژینەوە هەرێمێکی سربەخۆ بۆ ئایندەی کوردستان بنیاد بنین. دیلمان خەسرە و بەجێتان دەڵم و شاد و کامەران بن و خواتان لەگەڵ بێت.